دوای 14 کاتژمێر بێدەنگی دوجار وەزارەتی دەرەوەی ئیمارات ئەو هەواڵەی پشتڕاست کردەوە کە 4 کەشتی لە ئاوە ئابووریەکانیدا و بەرامبەر بە میرنشینی فوجەیرە بە کردەی تێکدەرانە هێرشیان کراوەتە سەر. ڕاگەیاندراوەکە ئاماژەی بەلایەنی هێرشکار نەکردووە، بەڵام ئەوەی ڕاگەیاندووە کە بە هاوکاری دەستگا پەیوەندیدارە ناوخۆیی و جیهانیەکان لە لێکۆڵینەوەدان. میرنشینی فوجەیرە تەنیا میرنشینی ئیماراتی عەرەبی یەکگرتووە کە کەنارەکانی ناکەوێتە سەر کەنداوی فارس، بەڵکو دەکەوێتە سەر دەریای عەرەبی. بەندەری فوجەیرە یەکێکە لە گەورەترین بەندەرەکانی وڵاتی ئیمارات، بە تایبەتی لە دەرەوەی کۆنتڕۆڵی گەروی هورمزدایە و بازرگانی لە سەر دەریای ئازادە. ساڵی 2012 ئیمارات لولەیەکی ستراتیژی گوێزانەوەی نەوتی گەیاندە ئەو بەندەرە کە دەتوانێت لە 75 نەوتی خۆی بەو بۆریەدا بنێرێتە دەرەوە. بۆیە ئەم ڕووداوە کە ئاسایشی ئەو بەندەرەی خستە مەترسیەوە، مەشتومەڕی میدیایی زۆری لێکەوتوێتەوە. هاوکات هێرشکردنە سەر 4 کەشتی بازرگانی کردەیەک نییە بە کەسانی ئاسایی ئەنجام بدرێت، بەڵکو چاودێران بڕوایان وایە ئەوانە کەسانی شارەزا و بەتوانە و پیشەیی بوون. بە تایبەتی ڕاگەیاندراوەکەی وەزارەتی دەرەوەی ئیمارات ئاماژەی بەوەدا کە زیانەکان مادی بوون و زیانی گیانی لێ نەکەوتوەتەوە. پرسیارێکی تر کە لە بابەتی کردەکەوە دەکرێت ئەوەیە کە دواکەوتنی ڕاگەیاندراوەکەی ئیمارات و بازنەکردنی بابەتەکە بەڕوونی و ئاماژەنەدان بە ناسنامی کەشتیەکان بەو پێی بیانین و خاوەندارەتیان بۆ چەند وڵاتێک دەگەڕێتەوە. هۆی چیە ئەو وڵاتانش تا ئێستا بێدەنگن و لەو بارەوە زانیاری تەواو نادەنە دەستگاکانی ڕاگەیاندن. گەرچی ڕوودانی ئەم کردە تێکدەرانەیە لەم کاتەی کە لە نێوان بەرپرسانی سیاسی و سەربازی ئەمریکا و ئێراندا هەڕەشەکان گەرمتر بووە، بۆ خۆی ڕاهەندێکی تری داوەتە بابەتەکە، بەڵام بەو پێی هەردوو وڵات بەڕاشکاوانە ڕای دەگەێنن نایانەوێت بگەنە قۆناغی جەنگ. ئەم ڕووداوە وەکو سیناریۆیەکی هەواڵگری دەستگایەکی پیشەیی دەردەکەوێت کە بیەوێت بەو شێوەیە ئەمریکا و ئێران پەلکێشی جەنگێکی نەخوازراوە بکات. هەرچەندە جیاوازی کات لە نێوان خۆرهەڵاتی ناوەڕاست و ویلایەتە یەکگرتووەکاندا زۆرە، بەڵام دواکەوتنی هەڵوێستی ئەو وڵاتە بەرامبەر ئەو ڕووداوە پڕ لە تەمومژە دەری دەخات ئەمریکا مەبەستی لە سزا سەختەکانی سەر ئێران ئەو پەڕی گوشارە بۆ ملکەچپێکردنی ئێران. هەروەکو فەرماندەی هێزی دەریایی ئێرانیش ڕایگەیاند نمایشە سەربازیەکەی ئەمریکا بۆ ناردنی هێز بۆ ناوچەکە گەیشتۆتە هێڵی کۆتایی. ئەگەر ئەو ڕووداوی فوجەیرە سیناریۆی دەستگایەکی هەواڵگری جیهانی بێت بۆ جەنگ لە ناوچەکەدا، یا هەر هۆکارێکی تر لە پشتی ئەو ڕووداوەوە هەبێت، لەلایەک ئەو لێدوانە بەردەوامانەی دۆناڵد ترەمپ پشتڕاست دەکاتەوە کە بەبێ ئەمریکا سعودی و وڵاتانی کەندا و ناتوانن پارێزگاری لە خۆیان بکەن و پێویستە بۆ ئەوەش بەردەوام باج بدەن ئەمریکا. لەلایەکی تریش وتەکەی حیشمەتوڵڵا فەلاحەت پیشەی سەرۆکی لیژنەی ئاسایشی نەتەوەی لە پەرلەمانی ئێران ڕاستە کە ڕایگەیاند ئەوەی لە فوجەیرە ڕوویدا دەری دەخات دۆخی ئەمنی لە کەنارەکانی باشووری کەنداوی فارسدا فشۆڵە.